سڵاو خۆشەویستان، ڤیدیۆ جارەمان لەسەر دۆلارە. بە حکومیەوە ئێستا کە نرخی دۆلار لە بازاڕەکانی کوردستان تقریباً بە شێوەیەکی گشتی لە جیهانیش نرخەکەی بەرز و نزم دەبیتەوە. پێم باش بوو مێژوێکی کورت لەسەر مێژوو داهاتووی دۆلار باز بکەم، لە کێوە دۆلار چاپ کرایە و بەهاکەی چەند بۆ و لە داهاتوودا چی لێ دێتن بۆ و زانیارەکەمەی کە هەمە. تەمان بەشەی زانیارەکانم لە پێیجی مامۆستایکی بەڕێز بەرگێتیە وەکو ناوکێ وەکو ناوی منە فواد، مامۆستا فواد هەرتەلی لە ئەڵمانیا دەژیتن. زۆرم پێ باشە گوێ بدەنێ، باسی ئابووری جیهان دەکاتن، لەوەیە تۆزە ڕەشبین بی کاتێککە گوێ لە زانیارەکانی دەگری، بەڵام ڕاستێکان باز دەکەم. دیارە لێرەش حەفلەیەوە هەڵایە دەمێ بە کورتی باسی بکەم. دۆلار پرسیارەکانەوەی ئایا دۆلار ساختەیە یان نا؟ پرسیاری دووەمایە ئەگەر ساختەیە بۆچی هەمووان بەکاری دێنن؟ پرسیاری سێم پەیوەند دۆلار بە زێڕەوە چییە؟ سەرەتا ئەگەر بە مێژوێکی کورت ئەمریکا لە ساڵ 1492 دۆزرایەوە لەلایەن کریستۆفەر کۆلۆمبۆسەوە. لە کاتێک ئیتر بووە شەڕ و ئەوانە لەگەر بەڕیتانیا، چونکە بەڕیتانیا ئەمریکای داگیر کردیە. لە ساڵی 1776 ئەمریکا سەربەخۆیی لە بەڕیتانیا وەرگرت لە 4 4 جوڵای. تقریبا لە ساڵی 1787 ئەوها دەستوریان نووسیەوە دوایە تعدیلیان کرد. دەستور لەو کاتێک تا ئێستا نزیک 28,000 تعدیل کرایتەوە ئەمێندمنت. لە ساڵ 1791 ئەوها یەکەم دۆلاریان چاپ کردووە، ئەزانەوە کاتی کۆین بوو، بەڵام وەکو پارەی کاغەز لە ساڵ 1861 ئەگەر خەڵەت نەبم ئەو کاتی پارەیان تەبع کرد وەکو کاغەز. ئەوە مێژوێکی کورتی و سەریع. لە ساڵ 1837 تقریبا تووشی داڕمانێکی ئابووری هات ئەمریکا. ئیتر وەزیری ئەو کاتی ناوی ئەلێکسەندەر هامڵتن بوو. تقریبا ئەو کاتی 29 ویلایەت ئیفلاسی خۆیان ڕاگەیاند. سەبەبەکەی بەڕاستی نازانم، بەڵام ئەوە ژێک لە تاریخکانە. لەبەرەوە خۆیان لەو با بڵێن ئابووری داڕمانە ڕزگارکەن، دەستیان کرد بە پارە وەرگرتن لە بانکەکان. ئیتر کاتێککە پارەیان لە بانک وەکرد ئەو کاتی ئەمریکا خوڕی بەسەری بووە. لە ساڵ 1930 بانکی فیدرالی دانا، فیدرال بانک. دواتر سەرۆکی ئەو کاتی ناوی ویلسن تۆماس بوو، گوتی ئەمریکا خاوەنی و بانکانە نییە، سەرمایەدارەکان بانکەکانیان دانایە. ئیتر ئەوە ڕاستێکی تاڵ بۆ کاتی باسی کرد. لە ساڵی ئەوجەوی دەمەوێستا لێرە ئەوەیە باسکەم. تەمان ئەمریکا ئێستا کە لە معلومات زۆر قەرزارە، نزیکی 28 تا 30 تریلیۆن دۆلار قەرداریە و سەرمایەدارانەی ئەو بانکانە. تریلیۆن دۆلار کە بەدەو خۆشە. لە ساڵ 1944 لە پەیماننامەی بریتن وودز، ئەو کاتی کە 44 وڵات بەشداریان بوو، تەمان جیهانیە، ئەو کاتی دۆلاریان کردە جیهانی بە حکومیەوەی. لە ساڵ 1944 ئەو کاتی ئەمریکا لە شەڕی جەنگی جیهانی دووەم نوعانە بردیەوە و ئیتر بۆ باڵادەستی خۆشی نیشاندا. ئیتر وڵاتان گوتیان مادەم ئەمریکا باڵادەستە و کەواتە دەی پارەکەشی باش بیت، لەوەی کردیانە جیهانی، دۆلاریان کردە جیهانی. ئیتر ئەو کاتی هەر ئۆنسەشی زێر، یەک ئۆنس تقریبا 28 تا 29 گرامە، یان یەک ئۆنس تقریبا 5 مسقالە کە تقریبا لەو بابەتەیە. ئەو کاتی یەک ئۆنس زێریان بە 35 دۆلار خەملاند. ئێستا کە ئۆنسێک زێر بە 1927 دۆلارە بە سعری ئەوڕۆکە. زانە بەهای دۆلار چەند دابەزیە؟ 35 دۆلار دەچێ ساڵ 1944 1927 دۆلار دەچێت، یعنی 180 دۆلار 180 زان چەندە پارەکەی لەدەستدایە بەهاکەی. کاتێکەوەیان پرساند ساڵ 1969 سەرۆکی ئەو کاتی فەڕەنسا ناوی چارلی دیگۆڵ بوو، ئێستاش مەتاڵەکەی پاریس بە ناویە، زۆر بە جەرئاتەوە گوتی دۆلار ساختەیە و بە زێڕ و پۆش نەکرایە. تەمان ئابووری ناسەکان باشتر دەزانن کاتێک وڵاتێک پارەی هەیە دەی مقابل زێڕەتەوی، ناتوانێت بە کەیف خۆت پارەی تەبعکەی. هیچ وڵاتێک ناتوانێت پارەی بخۆی تەبعکە، ئەگەرنا هەڵاوسان ڕوو دەداتن. ئێستاکرد وڵاتێکی وەکو زیمبابوێ وەکو ڤەنزوێلایەوە بزانم پارە بڕۆ یەک شەدە پارەی دەبێت هێلکەشی پێ نایەتن. زیمبابوێ وەزانم گەیشتیتە تریلیۆنی 100 تریلیۆن دۆلار، یعنی ئەوە پارەکەیتیان. لۆیەت چەندی پارە سەفری زیاتر بیتن ئەوەندە قیمەتی لە دەست دەدا.
تۆ ناتوانانی بە کەیفی خۆت پارەی پرینتکەی تەبعیکەی لە مقابلی زێڕەتە بیتن. لۆیە کاتێکە ڕئیسی ئەو کاتی فەڕەنسا گوتی پارەی دۆلار بە زێر ڕووپۆش نەکرایە، ئیتر دۆلار زیاتر دابەزی. ساڵی 1970 لە 15/8 سەرۆکی ئەو کات ناوی ریچارد نیکسن بوو. ریچارد نیکسن زۆر بە جەراعەتەوە گوتی دۆلار بە زێر ڕووپۆش نەکرایە، یعنی ڕئیسی خۆیانە کە ئەوچی ئەو کاتی وەی گوتی تر بەهاکەی دۆلار زیاتر دابەزی. هەنووکو باسە کە لە ساڵ 1940 ئەو کاتی زێر 1 ئۆنس کە دەکات 5 گرام ئافۆن 28 گرام 5 مسقالەکە بە 35 دۆلاری بوو. ئێستا 5 مسقال زێر 1927 دۆلارە. ئەوەی کە دەبێت باسی کەم ئەوە بوو کابرایشی ئەڵمانی هەیە، وەزیری خارجی ئەمریکا بوو، بەڵام بەڕەچەرەک ئەڵمانی ناوی هێنری کیسنجەرە. لەوێ ئەم ناوە غەریب نەبی لەلاتەن هێنری کیسنجەر ئەوە حتا مەشهوری شازم بە ڕێوی سیاست زۆر زیرەک بە تا ئێستا ژمارە عمری 95 فەوقەیە، زۆر زیرەکە، یعنی زۆر بەتەمەنە. ئەو کاتی هەستا لۆ ئەوەی دۆلار زیاتر بەهاکەی دانەبەزی یاخود سعرەکەیەوە وێران بووە هەرەز نێنی دۆلار چکە بە جیهانی کرایە. هەستا لەگەڵ مەلیکی فەیسەڵ مەلیک فەیسەڵی سعودیا پەیماننامەکی بۆ کرد. پەیماننامەکە ئەوە بچکە و کاتی تەنها وەزانم سعودیا وڵاتێکی هەتاکو ئێستاش وڵاتێکی زۆر گرنگ بوو لۆ بەرهێمێنانی نەفت ئەو کاتی ساڵ 1970 لە دواتر. هەستا بە سعودیا گوتی وەرە با ئەمە ڕێککەوتنەی بکەین. دەبەن زۆر زیرەکە، ئەچە نازانم فێڵی لە سعودیا کردیان چکە لە بۆ سعودیاش باشە بەڕاستی ئێستا من ئەو کان پێ دەڵێم کە چۆنە. گوتێت و نەفتەکەت بە دۆلار فرۆشە، پێشترێ بە زێر دەفرۆشە، گوتێت و نەفتەکەت بە دۆلار فرۆشە. لەبەرەوەی هەتا ئێستا ناوی پترۆ دۆلار لەوە هاتیە. پترۆ دۆلار، پترۆ یعنی پترۆڵ با بڵێن سوتەمەنێکە نەفتەکە، دۆلار یعنی مقابلێکە کە دۆلار ئەوکەی بفرۆشی نەفتەکە دەبی مقابل دۆلار بیتن. لۆی هەستا ئەو وڵاتانێکەوە نەفتیان لە سعودیا دەکڕی ناچار بوون دەبا بچن دۆلاریان بکڕی باتە دۆلارەکاندا بە سعودیا، ئەگەنا بە زێر نەیدەفرۆشت. ئێمە محتاجی بوون ئەو ڕێککەوتنەکە بوو کە لەو کاتەوە پترۆ دۆلارە. سعودیا مقابلی وی چ لە بۆ عەفوەن ئەمریکا مقابلی وی چ لە بۆ سعودیا دەکات؟ سێ شتی دەکات. یەکەمیان تا ئەمریکا مابێتن سعودیا هەر باڵادەستە لەو وڵاتانە، خاستن لە مەلەکایەتەکان. ئێستا مەسەلەن مەغریب مەلەکایەتیە، محەممەد ئوردن مەلەکایەتیە، ئەیترە وڵاتانی دەوروبەرەوانەی کە لە خۆیانەوە مەلیکن بزانە وەکو مەلیکی سعودیا ئەوەی نییە، ینی هەیبەتیان نییە ئەوکو مەلەکایەتن. دووەمیان لێناگەرە عائیلەی سعود مەلیکی سعودیا انقلابی لەسەر بکرێت. دائیمەن ئەمریکا پاڵپشتیتری، ئەمریکا پاڵپشتی سەرەکی سعودیایە. لۆی قەتی انقلاب لەوە ڕووناداتە تا ئەمریکا مابیتن. علاقەی بینی ئەمریکا و سعودیا زۆر خۆشە. لەو کاتانێکەوە ترامپ ئەوەندە تهاجمی سەر ئیسلامی دەکرد و دینی وها و دینەها، بەڵام یەکەم سەفەری ترامپی لە بۆ وڵاتانی دەرەوەی غێر ئەمریکا سعودیا بوو. حتا ئەو کاتی مەلیک سلمان ئێستاش حتى لەگەڵ ترامپی ڕەقسی دەکرد. تعلیقیان لەدا دەیانگوت مەلیک بە دانیشتنوو نوێژ دەکات بەڵام بە پێوە ڕەقسی دەکات. ئەوە دوو. سێمینیان ئەمریکا هەر چەکەکی نوێ هەبی، چەک نوێترین مۆدرنترین چەکی خۆی لە ساڵقتەوە لە تیارەتەوە زۆر بەبێ بەرامبەر دەفرۆشتە ئەوەی سعودیا. یعنی سعودیا بێبەش نییە لە چەکی نوێی ئەمریکی، چونکە چەکی نوێی ئەمریکی دەبێت و سەهمە کتەی بدایە دەفرۆشتێ. مەسەلا لەگە بۆ نمونە تەماشای تورکیاکە، تورکیا ئێستا یەک لە کێشەکانی ئەوەیە F-35 F-16 هەیە، F-35 دانایە تیارەی حەربی ئەمریکا. ئەوەش تورکیاش پارەی هەشت تقریبا ملیارێک و نیم هەشتە ئەو سەناعەتەیە تا دروستکەن، دوای بەشێکی فرۆشتەوە تورکیای. بەڵام ئێستا کێشە هەیە لەو کاری. بەڵام سعودیا هیچ پارەشی نەدایە و تارەکەشی لۆ دێتن، یعنی تەمان تەکڕیتن، بەڵام چونکە ئەمریکا هەموو چەکی خۆی نافرۆشتە وڵاتان، نوێترین چەکی خۆی. وەکو نوکتەش دەباسییان دەکرد، ئەنگوت 2 ساڵ پێش دەستا بوو سعودیا بای 5 ملیۆنی بای 400 ملیار دۆلار چەکی لە ئەمریکا کڕێکە، کەچی ئاخر شەڕیشی شەڕی ئەوحد بووە.
اوكي اولا او سي مقابل او سي مرزا امريكا سعودياش نفتكي ببترول بدولار دفروشتن اول بابتشكا استاكا طبعا امريكاش دولارك هالزيانيه وويد زانيه او كم يجوكي بلان بابين السربزاين آية پارە تەبعکردن هەروەها ئاسانە یان هەموو وڵاتان تەبعکردن وەکو باسمان کرد دەبی زێڕ تەبی مقابل هەتا پارەکەت پارەی بکرد تەبعکەی بەڵام ئەمریکا بەڕاستی گوێ ناداتەوەی یعنی هیچ پابەند نەبووە بە ڕێکەوتنی دووەلی دائیمەن ئەمریکا یاسای تایبەت بەخۆی هەیە مثلا لە مۆزوعی مەتاڕات ئیکاوی دانا ئیکاو منەظەمەتی عالەمیە لە بۆ تەیڕانی منبعەکەی لە تورکیا لە عەفوەن لە کەنەدایە کەسی هەموو وڵاتەکانی خڕکردەوە کەسی بەخۆی منەظەمەتی تایبەت بەخۆی دانا FAA یعنی هیچی لێ ناگەڕێتەوە بە وڵاتەکانی کەمسی یاخۆت بزات بە بەڕیتانیا بچین مثلا بریتانیا بە مەتر قسە دەکەن ئەوان بە پێ قسە دەکەن بە فوت ئەوان بە کیلۆمەتر قسە دەکەن ئەوانە بە میل قسە دەکەن یعنی زۆر پارەکەشی دەوێت بگۆڕێتن و هەتا دوایی لۆی پارەت هەبیت لۆکو باسماکە دەبی زێڕە هەبی بزانین ئەمریکا گەورەترین هێلەکی زێڕی هەیە لە هەموو عالەم طبعا لە شوێنەکەی ناوی فۆرت نۆکسە لە ویلایەتی کنتاکیا ئینشاڵڵا لەو هەفتەیەدا بە ڤیدیۆکی لەسەر ئەو شوێنە دروست دەکەم کەوا زێڕەکەی چەند تێدایە بڕی زێڕی یەبابنە یەدەکی زێڕی ئەمریکا هەمووی 8,133 تەنە 8,133 تەن زێڕی هەیە ئەمریکا هەیتینیتی ئەوە کەس نازانیتن ئێستا باسی وەرز دەکەم کەوا فلیمەکەی زۆر حەزەی لە بەشاکرد باسی ئەو 8,133 تەن زێڕی هەیە ئەو 8,133 تەنە تقريبا هەرتەنی 32,000 ئۆنس دەبیتن یعنی تەماشای پارەکەم کرد هەرتەنێک مقابلی 3,000 با بڵێن 32,000 ئۆنس دەبی هەر ئۆنسەکیش بە نزیکی 2,000 دلاره یعنی یەک تەن مقابلی 61 ملیۆن و نیو دلارە 61 ملیۆن و نیو دلار جوملەتەن ئەو زێڕانەی هەموو ئەمریکایەتی ئەو 8,133 تەن زێڕە هەموو پارەکەی کۆکەیە و بە سعری ئێستای بازار دەکاتە ڕێک نیو تریلیۆن دلار 501 ملیار دلار و کەسرێک نیو تقریبا 501 ملیار دلار و نیو تقریبا نیو تریلیۆن دلار دەکەم باشە پرسیارەکە لێرە ئەوەیە يعني همو يدجي زيري أمريكا نيو تريليون دولار بي هر بس لسردمي كورونا طبعا هو فيديو بإنجليزي باز ناكم لبروي احتمال يقرام وستي لسردم بلا بس بكل يكي خوش أنا زان طبعا بس لفترة كورونا أمريكا نزيجي بينس حتى 7 تريليون دولاري لبو خەڵکەکەی خۆی سەرف کرد لە بۆ حکوومەت و خەڵکەکەی 7 تریلیۆن دلار لە سەردەمی ترامپی تۆبعا دەکات تاوە ماشینێکە لە دەستە خۆی دێ تابعی دەکات ئەوەی دای خەڵکی ئەوە ئەگەنە هەمووی بەڕەقەم هاتە ناو بانقی مەسەلەن یعنی تۆ پارە زۆرە کو داتە خەڵکی کو لە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا و ڤاکسین و ئەو شتانە سەرف کرد یاخود کو پەیدات کرد ئەتە هەموو یەدەگە زێڕەکەی خۆت نیو تریلیۆن دلارە کەسی 7 تریلیۆن 507 تریلیۆن دلارت بدو وزبة طبعا هنا بازاري لويا او موضوع كاوي با كيف خوي تبع دكاتنو كسي جنيفري لا باش تساوي دوبلويا او تقريبا كورتو بوختي دولاري باسي او فيلم بكم حزم ليا فيلم شي اسبانيا ترجمه انجليزي كرا لا كاسا دي بابيل تقريبا لا نتفليكس شو ماني هيستي بيدرين او كاتي كوا مجموعات دزەك دەچن معمەلی دروستکردنی پارە لە ئیسپانیا دەگرن پارەی تەبع دەکەن و لە خۆیان دەدزن لە وەجبەی دووەمیش جارە دەچن دەست دەگرن بەسەر هەموو سەروەی ئیسپانیا زێڕەکەیانە
لەوێ دەرباسی ئەوەی دەکات ئەو زێڕەی دەکات کاتێکە زێڕەکەی ئەو دەدزن کاتێک ئەخبارەجەوە ڕاستە وەکو دەری فیلمە بەڵام زۆر لە واقعی ئێستا نزیکە کاتێکە زێڕەکان هەموو دەبن لە ئیعلام باز دەکات و ئیتر ئیتیحادی ئەوروپی هیچ کەسیان معاملە ناکە لەگەڵ ئیسپانیا چونکە دەری ئیسپانیا هەموو زێڕەکە دزرا ئەو تەنزێرە نازانم 90 تەنزێرە چەندە هەموو زێڕەکە دزرا ئیتر بەهای پارەی ئیسپانی و اقتصادی ئیسپانی هەموو دێتە خوارێ بە یەک لەحظە دزەکە زۆر زیرەکە تەمان دزەکە ژیرایە چ بە ئەوەکەی دەرێ محققەکەی دەرێ محققەوەی کردیتی دەرێ وەرە هەردووکمان یان هەردووکمان دەبێنیوان هەردووکمان دەدۆڕێن ئەویش چیە وەرە من زێڕەکان بە فەیک لۆ دەنێرەوە بە فەیک یعنی ساختە تەنەکە دۆ دەنێرم و بەس لە ئیعلام رێوە زێڕەکەمان و هاتەوە ئەمەش بەردە فعلەن وا دەکەن زێرەکەی بە ساختە لۆ دەینەوە ئەخبار دەرێ ها زێرەکان هیناوە ئیتر اقتصادی ئیسپانیاش هەمووی وەک خۆی لێ دێتەوە فکرەکە لێرە زیاد یعنی خەڵک نازانێت ئێستا ئەمریکا دەرێ 8133 تەنزێرەمێ چێ دیتی کەس نەیدیتیە ڕەقەمەکە و دانرایە ئیسپانیا بەماشێوە ئەوە کۆتایی بۆ هیوادارم سوودێکم گیان بیتن بە وەکو زانیارێک لەسەر دۆلار وەکو مێژووکە وەکو داهاتوەکە و ئێستاکەی تا ڤیدیۆشتر هەشاندن کاتێکی خۆش